بەڵای سەردانەکەی وەزیری بازرگانی ئەمریکا بۆ چین لە کاتێکدایە کە کەمتر لە هەفتەیەک بەر لە ئێستا لووتکەی برێکس بەسترا و چەندین وڵاتی دیکە هاتوونەتە ناو ئەم کۆمەڵە ئابووریەوە کە دەیانەوێت ئاڕاستی ئابووری جیهان بگۆڕن. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز ئەحمەد ئەلیاسری پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە سیدنی پایتەختی ئوسترالیاوە ڕاستەوخۆ لەگەڵما. بەڕێز ئەلیاسری ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 چیە خوێندنەوە لە سەردانەکەی وەزیری بازرگانی ئەمریکا بۆ چین؟ تحية لكم. سڵاتان لێبێت. گەلێنگترین خاڵ لەبارەی دووبارە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی نێوانیان پەیوەندیەکی ڕاستەوخۆی سیاسی و ئاسایشی هەیە. خۆتان ئەزانن چین ئێستا ڕوبەڕووی گەمارویەکی فراوانی ئەمریکا بووەتەوە لە لای ئاوی چین. بێگومان ئەمەش بەردەوامی شەڕی رووسایە کە ئەمەش کاریگەریەکی ڕاستە و خۆی بەسەر چین هەوە، چونکە ئەم کاریگەریە تەنیا لە ڕووی سیاسی و ئابووریەوە نییەوە بەڵکو لە ڕووی جوگرافیەشەوە کاریگەری هەیە، چونکە زیاتر لە 4000 کیلۆمەتر سنوور هەیە لە نێوان رووسیا و چین. لەگەڵ دەستپێکردنی شەڕەکە کاریگەریەکی ڕاستە و خۆ هەبووە و ئەمەش بێگومان بۆتە هۆی ئەوەی کە جیهانی ڕۆژاوە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ڕوبەڕووی چین بوونەتەوە لەبارەی بازرگانیەوە بە تایبەتی، کە ئەمە کاریگەریەکی گەورەی خستووە. هەروەها ئەمریکاش بەردەوامەلەوە لەلایەنی بازرگانیەوە خوێندنەوەی من لەوانەیە هەندێک پەیوەندی بەم بابەتەوە هەبێت، بەڵام پەیوەندی ڕاستە و خۆ پەیوەندەکە بە شێوەیەکی ڕاستەخۆ پەیوەندی لەگەڵ ئەمریکا و چینەوە هەیە. خۆتان دەزانن دوای پەتای کۆڕۆنا و شەڕی ئۆکرانیا ئێستا بە شێوەیەکی گشتی بازاڕەکان ناسەقامگیری لێ دیارە و هەروەها کەشەکە بە شێوەیەکی دیکە گۆڕاوە. بۆیە ئێستا ئەو سەردانەی کەوا کراوە هەوڵ دەدرێت هەردوو لە پەیوەندیە بازرگانیەکان ڕێک بخەنەوە. زۆر باشە. بەڕێز ئەلیاسری، ینی خۆتان دەزانن ئێستا چین بانگەشەی ئەوە دەکات کە دەیەوێت ئاراستەی ئابووری جیهان لە یەک جەمسەریەوە بگۆڕێت بۆ فرە جەمسەری و لەگەڵ ئەوەشدا چین ئێستا جگە لە هەژمونە ئابووری و بازرگانیەکەی هەژمونێکی سەربازی و سیاسیشی بە تایبەت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کردووە بە پەیوەندی باشی لەگەڵ رووسیا، لەگەڵ ئێران، لەگەڵ وڵاتانی دیکە. پێتان وایە کە ئەمریکا دەتوانێت ئەو گرژیانەی کە لەگەڵ چین هەیەی کەمێک هێوری بکاتەوە بۆ ئەوەی وەک دەڵێن هێزەکە لە دەستی خۆی دابمێنێت؟ باوەڕم وایە کە ئەمە تەنیا سەرجەم فەیلسوفەکانی سیاسیە. ئەمە بڵێ شتێکی دیارە بە هەمان شێوە پرسی فۆکۆیامەش بە هەمان شێوە ئاماژەی پێدا بوو کە سەرجەمیان پێشبینیەکانیان و بەو شێوەیە کە چین دەیەوێت بێ بە وڵاتێکی ئۆقیانوسی و هەروەها دەیەوێت بە شێوەیەکی فراوان جگە لە جوگرافیای خۆی فراوانی خۆی بسەپێنێت و ئەمەش بێگومان دەیەوێت بەسەر ئەمریکاوە بسەپێنێت. ئێستا ژمارەیەک یاسای فەلسەفەی هەیە و کە ئەمەش لەلایەن ئەمریکاوە دانراوە. چین دەیەوێت سەرجەم ئەوانە بەلاوە بنێت. بۆیە ئەمریکا تەنیا پرسی ئاراستەکردنی نییە واتە تەنیا دژایەتی چین ناکە لە ڕووی بازرگانیەوە. بە هەمان شێوە ئێستا دەیەوێت ئەو هێزە گەورەیە کە لە چینەوە دەردەکەوێت هەوڵ دەدرێت ئەمە سنووری بۆ دامرێت و ئێستا سیاسەتی ئەمریکا لەم بارەیەوە بە شێوەیەکە کە نایەوێت چین زیاتر لە
رووسیا نزیک بێتەوە کە پێشتریش کسنجەریش بە هەمان شێوە لە کاتی جەنجی ساردا ئاماژە بەوە درابوو کە هەوڵدرابوو ئەم دوو وڵاتە لەکتر دوورکێتەوە. ئێستا سیاسەتەکانی ئەمریکا و هەروەها هێزەکانی چین ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە، واتە دوو کێشوەری جیان و دوو پۆلی زۆر جیان و چین لە ڕووی بازرگانیەوە و بە هەماشێ رووسیاش گەورەی سەربازی چین دەتوانێت هەژمۆنی خۆی بەسەر وڵاتێکی جلهێزی وەکو ئەمریکادا زاڵ بکات؟ نا ئەمە شتێکی زۆر سەختە. چین ناتوانێت ببێ بە ئەمریکا و بە هەمان شێوە چونکە ئەمریکا گەورەترین قوتبی جیهانیە و ناتوانرێت قوتبێکی دیکە هەبێت. خۆتان دەزانن ئێستا ئەو وڵاتانەی کەوە قوتبن و لە ئاستێکی بەرزدان ئەمریکا یەکێکە لەوان و ناتوانرێت واتە وڵاتانی سێیەم ناتوانن بگەن بەم وڵاتانەوە. بە هەمان شێوە ئێستا چینیش ناتوانێت و تەنانەت توانای ئەوەشی نییە، بێگومان توانای بازرگانی هەیە، بەڵام ئەو هێزە گەورەی نییە ناتوانێت ئەم ڕۆڵی ئەمریکا بگێرێت. خۆتان زان لە جیبوتی چین تەنیا یەک بنکەی سەربازەیە، بەڵام ئەمریکا بەدایانە. بەڵام بە ڕێزە یاسری خۆتان دەزانن کە هەژمۆنی سیاسی چین ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زیادی کردووە، کەوتۆتە نێوان چەندین وڵات و هەوڵی نزیک بوونەوەیانی داوە. بۆ نمونە دەتوانین بڵێن کە باشبوونی پەیوەندیەکانیان نزیک بوونەوەی ئێران و سعودیا و هەروەها چوونە ناو کۆمەڵەی برێکس لەلایەن ئیمارات، سعودیا، میسر، چەندین وڵاتی دیکە کە هاوپەیمانی ئەمریکا بوون. پێتان وانی ئەمە هاوکێشەی هێزەکە دەگۆڕێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ نا من بەم شێوەیە بیناکەمەوە ئەمریکا ڕۆڵێکی میحوەری هەیە و ڕۆڵێکی گرنگی هەیە، بەڵام نفوزی چین پەیوەستە بەو ناوچانەی کە ئەمریکا خۆی لەوێ کشاوەتەوە، بۆیە چین فراوانی کردوێتەوە. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی کراوە بووە بۆ چین و بە هەمان شێوە لە ئەفریقاش هەر هەمان شتە. ئەمە زیاتر پەیوەندی بەو بۆشاییە هەیە کە ئەمریکا دروستی کردووە و ئەمریکا توانی، واتە پەیوەندی ڕاستەخۆی بە توانەکانی چینەوە نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم و داوا بە تۆ بڵێم کە چین دەیەوێت ئێستا فراوانیەکی گەورە لەم ناوچانە دروست بکات، واتە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ناوچانەی کە ئەمریکا خۆی بەتاڵی کردووە، واتە جێهێشتووە. و ئەمەش پەیوەندی بە سعودیە و عێراق و لە ئیمارات خۆتان زانێ ئێستا نفوزی ئەمریکا زیاترە. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە ڕێز ئەحمەد ئەلیاسری پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە سیدنی لەگەڵم بووی. دەست خۆش.